لە خولی نابی کوردستان یانەی دۆگ لە ڕکابەریکردنی زێرەڤانی یەکەمی خولەکە بەردەوامە. ئەمەش دوایەوەی برینەکانی پێشمەرگەی سلێمانی قوڵتر کردەوە کاتێک یاریەکەی بە 3 گۆڵی بێ بەرامبەر لە بەرژۆندی خۆی کۆتایی پێێنا. یاریەکانی هەفتەی دەیەمی خولی نابی یانەکانی کوردستان دەستی پێکرد و یانی پێشمەرگەی سلێمانیش دوای گۆڕینی ڕاهێنەرەکەی نەیتوانی لە بەردەم هاندەران و یاریگای خۆی سەرکەوتن بەدەست بێنێت. ئەمەش کاتێک میوانداری یانی دووهۆکی دووەمی ڕیزبەندی کرد. بردنەوەی یانی دووهۆک زۆر ئاسان بوو کاتێک تەنها 25 خولەکی سەرەتای گێمی یەکەمی یاریەکەی بەس بوو کاتێک یاریزانان یادگار یونس لە خولەکی 13 و ئوسامە محەممەد لە خولەکی 22 گۆڵی سێمیش لە ڕێی یاریزانێکی هێڵی بەرگری و گۆڵچی پێشمەرگەی سلێمانیەوە بەهەڵە لە خولەکی 25 تۆمارکران. هەرچەندە یاریزانانی پێشمەرگەی سلێمانی هەوڵی زۆریاندا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە، بەڵام هیچ ئاکامێکی نەبوو. ئەو گێمەش بۆ 3 گۆڵە کۆتایی هات. گێمی دووەم سەردار ساڵح ڕاهێنەری نوێی پێشمەرگەی سلێمانی چەند گۆڕانکاریەکی لە پێکهاتەی تیپەکەدا کرد. هەوڵی زۆریشیاندا بۆ تۆمارکردنی گۆڵ، بەڵام بەهێزی گۆڵچی و هێڵی بەرگری دووهۆک ڕێگر بوون لەسەر جەمهێرشەکان. لە بەرامبەریشدا یاریزانانی دووهۆک بەرگریان لە تۆڕی گۆڵەکەیان دەکرد و بەهێرشی پێچەوانە یاریان دەکرد، بەڵام نەیانتوانی ژمارەی گۆڵەکانیان زیاد کەم لەم گێمەدا و لە کۆتاییشدا یاریەکە بە 3 گۆڵی بێ بەرامبەر بە سوودی یانی دووهۆک کۆتایی هات و بە 3 خاڵی گرنگەوە گەڕانەوە بۆ شاری دووهۆک. دوای تەواوبوونی یاریەکەش یاریزانانی هەردوویانە بەم شێوەیە باز لە یاریەکە دەکەن. وڵایمان لە یاریەکە هەستێکی باشمان پێشکەش کرد، ینی توانیمان مسەیتر بووین سەر یاریەکە، بەڵام لە شوڵی یەکەمە توان بڵم بەوەی هەڵی فەردیەوە گۆڵمان خواری ناتوان بڵم ئێمە لە باقی یارەکان ینی بەشێکی زۆری یارەکان ئەدامان باشە، بەڵام کێشەمان وەیە ینی چۆن لە کاتی گەیشتمان بە گۆڵ یان کاتە تەرکیزمان نامێنێ و لە گۆڵکردنا تۆزە کێشەمان هەیە. چۆنم یاریش بەڕاستی یاریگای خۆمان بوو 3 خاڵەکە بۆی مە زۆر گرنگ بوو، بەڵام بەداخەوە گوتم بەوەی چەند هەڵەیەکی فەردیەوە گۆڵمان خواریش نایمە ئەدامان زۆر لەوان باشتر و یادارم بتوانین لە یارەکانی کە تعویز بکەینەوە. ڕاستی سەبارەت یاریەمە ئەڤروکە 3 خاڵت وی یاری بوومە گەلت مهم بوون. این هەمی زانین کو یانادۆکە کاودانێکی داژیت ئەزما مالی دایە بەسەر چەند دەف تشتا بوو منە خەمەم کوڕێت باژێ دۆگی نەم دە یاریەکەم بۆ یانا دۆک بێ بەرامبەر پارە هەبید نەبید بوو منە خەمەم دە یاریەکەم بۆ ناوێ نادی دۆک 3 خاڵت ئەڤروکە بوومە گەلەکە مهم بوو پتر دافع بوومە کو خۆ نزیکە ڕێزبەند بکەین. ئیشاڵڵا یاریا بێت مە یاری گەل نەوروز یاری گەهامە ئیشاڵڵا دێ تشتێکی باشتر کەن کو 3 خاڵە دەستخۆ ببینین کو 7 ساڵە ناسناف بۆ یانا دۆک بیت. بۆ بردنەوەیە یانی دووهۆک خاڵەکانی بوو بە 19 خاڵ و لە ڕکابەریدایە لەگەڵ یانی زێرەڤانی یەکەمی ڕیزبەندی و پێشمەرگەی سلێمانیش بە 4 خاڵ لە دواتیپی خولەکەدا خۆی دەبینێتەوە. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.